داخستن و ڕاگررتنی کارەکانی چێڵگە غازی کۆرمۆڕ گرفتی کەمی غازی لە ئیدارەی سۆران دروست کردووە. بەو هۆیەوە سەرەڕای کەمی غاز نرخی یەک بوتڵ غازیش لە کارگەکان لە 8,500 دینارەوە بۆ 15,000 دینار بەرز بۆتەوە. غازی بازرگانیش نرخی بە 19,000 دینارە. ینی غاز پێشی بە 8.5 دەهاتە مارە بەس ئێستا بووی تا 15,000 لە معمەلیە گۆڕمە بە 15,000 بەخواجی لە کۆرانە و لەوانە نییە ئێستا تازە چوم لە ئەوەی کۆمپانیایە گوتی بە 19,000 بەخوای تەبعاً ماخەوە یەکێکە لە شتا سەرەکیەکانە و ئاگرت نەبی نیە ئاو کارەبا و غاز ئیدیەوە زۆر مهمە. لە کۆرمەوە غاز هاوردەی ئەو منتیقی ناکرێ یعنی ئەوەی دێ لە زانازم لە هەولێرە دێ لە شوێندەرێ بازرگانیە مهم غازەکە لە 8.5 بەرز بووتەوە بۆ 15,000 دینار سەرێ ڕای ئەوەی گرانیش کە هەر بەدەستیش ناکەوی مشکلە ئەوەیە ئەگەر نا عالم هەر کۆیەکی هەر دەیکڕن بە 20-25 هەر مشکلە دەبێتە مشکلە بۆ ئەو خەڵکەی ڕاستی. بەرپرسی ڕاگەیاندنی ئیدارەی سربەخۆی سۆرانیش لەبارەی قەیرانی غازەوە دەڵێت بەهۆی کەمی ڕێژەکەیەوە نرخی بەرز بۆتەوە و کار بۆ ئەوەش دەکرێت لە دەرەوەی هەرێمی کوردستان بهێنرێت. بگومان سەرچاوەی غازی سنووری دارەی سۆران کۆرمۆرە کە بەهۆی هەڵپەساردنی کارەکانی بێگومان هەم قەیرانی غاز دروست بوو هەمووش کارەبا بەڵام ئەوەی کە ئەو غازێکە ئێستا هەیە دابەش دەکرێت بێگومان بەردەوام لە دابشکردندا بڵام بەهۆی کەمی ڕێژەکەی نرخەکەی بەرز بۆتەوە. بەگوتەی بەڕێوبەری نەوت و کانزاکانی سۆران بێ بەڕێز وەزیری سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە کە لە ماوەیەکی نزیکدا کار لەسەر هێنانی غاز لە دەرەوەی هەرێمی کوردستان دەکرێت بێگومان لە ماوەیەکی نزیکدا لە یان لەم دووسێ ڕۆژانە هەم نرخی غازەکەدا دەبەزێ و هەمیش ڕێژەکەی زیاتر دەبێت. لە دوای دەستپێکردنی هێرشی ئەمریکا و قەوارەی زاوێنی بۆ سەر ئێران لە کۆتا ڕۆژی مانجی ڕابردووەوە کۆمپانیای غازی کۆرمۆڕ لە پارێزگای سلێمانی بە پاساوی پاراستنی گیانی کارمەندەکانی کارەکانی ڕاگرت. بەو هۆیەوە قەیرانێکی گەورەی لە بەرهەمهێنانی غاز بۆ کارەبا و بەکارهێنانی ماڵانیش دروست کرد. تا ئێستاش حکوومەتی ماوە بەسەرچوو هیچ ڕێگە چارەیەکی بۆ ئەو پرسە نەدۆزیوەتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.